ئێرە ڕەشەرمەیە ئایز بەزووکە من 20 ساڵ ماڵم لێرە نەماوە چوومە سەردەشت ئەگە هیچ دڵخۆشیەکەم نەماوە لێرە ئەوەزی بۆمبەکەیە لەو لای دارەکەی لە پشت ئەو ڕەشایەوە ئەوەزی بۆمبەیکە ئێرە 4 بۆمبی لێدراوە 4 بۆمبی شیمیایی لێدراوە یەکیان لێرەیە سێشان ئەلێرە بە بەریوە ئەوە ئەو بۆمبە شیمیاکەی لەو دارە گوێزەیدا بوو ئەوە نی هەموو بەدەنی کوڵیوە دارە گوێزەکەی ئەوێت تەماشاکە ئێرە تەماشاکە منداڵەکانی من ئەلێرە کوڵیان کرد بوو ئەلێرە کوڵیان کرد بوو ئەوانەی دیکە لێرە داوێ هەڵات بوون ئەگە بۆمبەکەی لێدا بوو خولاسا ئەیدی بەوی لە بەین چوو من ناوم ئازادە ئازادی مەولانپور لەگەڵ ژن و مناڵەکەم لە شاری سەردەشتەژین ئەمە ئەو ماڵەیە لە گوندی ڕەشهەرمەیە کە 44 ساڵ پێش ئێستا تێدا لەدایک بوو ئێستا کە سەیریەکەم بچووکە بەڵام ئەو کاتە بەلای ئێمەوە زۆر گەورە بوو تەواوی دنیای ئێمە ئەم گوندە و ئەم خانووە بوو من و دایک و باوکم و دوو خوشک و دوو برایترم هەمومان لەم خانووەدا بەخۆشی دەژیای ئەمن هەمزەی مەولانپور برای وەساقاری ڕەشەرمەیەم تیارەی سەددامی هات هەم سەردەشتی بردومان کرد هەم ڕەشەرمەی بردومان کرد 4 بۆمبی شیمیایی لێدان منداڵەکانی وەساقاری لە چۆمی بوون ئامانانمان دروست دەکرد ئەمیش دەستم بە خۆدادانێ کرد ئەگەر چووم ئەگە هاتمەوە براژنم داهاتەوە لە ژێڵلا براژنە مریەم منداڵەکەی پێبوون هەموو ئیدەوانێک بوون هەر وەبەر ئاوێندەنان و شتن و هیچ هەر ئیستیفراق و شتیان دەکرد هات نەخوارێ 3 سەرباز خوشتێکی ئێمام خادیش لەو بەری بوو لەو بەری مێر کرد بوو ئەویش بە گریگری هات لەو بەری ڕاگوتم مەلەکەوە بۆ دەگری گوتی کچێ خۆ منداڵ لە ماڵە قادی هەموو بریندارن منداڵ لە ماڵە قادی براندڕن هەمووی دەبریندارن ئەمیش هەر دەرکەم پێوەدا و هەڵاتم ئەمە پێش هەمان دەگەیشت مێگە چوم لاژنەمیری من بە ڕەحمەتێ بێ ئەدەیشتنەوە ئیدەلیز لیز وەکو ڕیکاریان پێداکە ئیدەلیز بوون بۆنێکیان لێدا زۆر کەس نەدەرات تووشیان بێ سەربازەکەش هەموو سەربانی و لەبەر بانیژێ ڕاوەستا بوون ئەمیش گوتم ئەیرۆ بۆ خودای لاژنەمیریەم ئەو دەرمانەی لە حەزەمان 10 سەددام هەوا گەباسیان دەکرد هەوڵی کورکان ئیستیفراقیان کرد کورکانی ئیستیفراقیان کرد ئەنجە کچۆڵە چێشی دوای ئیستیفراقی کرد ئەنجە براژنەمیریەم بۆ خۆی بە ڕەحمەتێ بێ ئیستیفراقی کرد و بێهۆش بوو دوایی بەڕێنکردن بۆ دکتۆری بۆ سەردەشتێ لەوەش ڕنازانم بەڕیانکردن نەرێ بۆ ڕزەیە بۆ تارانێ بۆ شوێ بەخوای 2 ڕۆژ 3 ڕۆژ پێچوون و منداڵەکەن بە مردووی هاتنەوە ئەمن بیلاماژی لە قاوەخانەی مارەغانی کارم دەکرد ساعت 4 و چارجی ئێوارە بۆگە خێزانەکەیان بۆێنام منداڵەکەیان بۆێنام بە سواری وەڵاغی ئەو وەختی جادەوبانی نەبوو ئەلێرە ئەرز دەکەم هەڵماگرتن ئەو کاعومبەرەی سابی ئێرە لەندەوێریی پێ بوو بە لەندەوێری بردمانم بۆ بیمارستانی سەردەشت لە بیمارستانی سەردەشتێ عزامیان کردین بۆ بانێ لە بانەی ڕای عزامیان کردین بۆ تەورێزی لە تەورێز میلامناچی لێوێش بڕشان سەدحی وانێکردن و عزامیان کردین بۆ تارانێ لەوێ منداڵەکان بیلامناچی هێنا مندان بەڵاسیان ناوژن
ئەمبەڵاس ساز بوو ئەمبەڵاسیان ناوژم مەگە چوومەوە من خێزانم لە حاڵی خۆیدا بووم بیلامەکی چون باردار بوو بارەکەی لێ جودا دەبووە چوم بۆ دکتۆرەکەم گوتمەوە حاڵ و جەریانەکەم ئاوایە ئێستا گوتی چۆ منتەزیر بە مێڵە ئەمبەڵاسەکە بڕوە من ئێستا دێم دەیبەمەوە تاقی زایمان و زایمانی دەکەین بۆ دێنمەوە ئەمپەلاسەکەیە بەڵا ئاڕۆ لەبەر ئەوەی بە ئەمپەلاسەکە نەڕوا بەجێ تێڵێ منداڵەکان لێون بن ئەمە شاتمەوە ئەمپەلاسەکەش بە تاڵوکە بوو دەڕۆی دەیگوت دەڕۆ ئەم دەبوو حاڵ وەعزێتم ئاوایە بۆم حاڵی نەدەبووە ئەرز دەکەم لەوێ منداڵەکان مێنا دەرێ لە ساڵۆنیم درێژکردن ئەیدی هەمووی چارێک پێچ و منداڵەکان میریەمی ڕەحمەتیان هێنایەوە لەسەر بڕانکاتی گوتم چ بوو خلاصی بوو لە پەرستارەکان پرسیەوەی هێنایانەوە بە بڕانکاتی گوتیان بەڵێ خلاصی بووە گوتم چی بووە گوتیان کچی بووە تمەی کوا کچەکەی گوتی جاتۆ ئەوانە بەرە بەڕێکە ئەوانەی عەزامکە لە کچەکەت گەڕێ ئێمە ڕۆیشین بۆ فرودگای لە فرودگای کوڕێکم لەوێ بە ڕەحمەت چوو ناسر بە ڕەحمەت چوو لەوێ داوای ئاوی کرد هەتا ئاوەکەم بۆ پەیدا کرد لە فریای نەکەوت بە ڕەحمەت چوو سواری تیارەی بوون و ئێعزامیان کردین بۆ تارانێ لە تارانێژەکە گەیشتینە تارانێ ساعت 6 ئێوارە بوو بیلاماشی لێوە کوڕەکەی دیشم بە ڕەحمەت چوو ڕۆژی بردمانە کیمیاییەکە من و خوشکە گەورەکەم شالا لە ناو گوند مابووینەوە و لەگەڵ ئەوانی دیکە نەچوو بووین بۆ سەرچوو بۆیە ئێمە بەو شێوەیە بەرنەکەوتین و زیندوماینەوە ئەتۆ بێدەنگ بن بێدەنگ بزە بێدەنگ بزە بێدەنگ بن بێدەنگ بن ڕاوەسن ڕاوەسن دوای شیمیایی و تۆپ و ناپاڵن و ئەوەی سەددامیە زەمای سەددامی ئەوەیەشیانە ئەوەش دویان ئەوەش ناپاڵمە ناپاڵمی زەمای سەددامی ئەگە سەددامی لامەسە بە سەرمیدەتی کوردی بەرداونەوە هەڵشتونەوەانە هەزاران تۆپ و دەرو دۆڵی کەوتووە ژنێکی ئامۆزایکی منی لەبن ئەو گوێزەی کوش بە تۆپی عێراقی ئەوم جەنازەکانم وەسپێنی وەرگرتنەوە هێنانمەوە بۆ ئێرە بردمنەوە ڕەشەرمێ لێ تەسلیم بە خاکم کردن و ئەو جارێکە دووبارە گەڕامەوە بۆ تارانەیە گەیشتمەوە تارانی کچەکەشم بە ڕەحمەت چوو بوو جەنازەوێشم هێنایەوە کە جەنازەوێشم هێنایەوە ئەرزی بە زۆر دەکەم میدی هەمسارم لێوە بەجێ مابوو ئەوەی زۆر وەعزی خراپ بوو ئەگا هاتمەوە ئەرزی دەکەم چوومەوەی فریای نەکەوتم جەنازەیان بەڕێکت بوو بۆ سەردەشتی لە سەردەشی خزمە خەوم وشتن لێ بوو بردویانە بۆ ڕەشانمێ لێوە تەسلیم بە خاشیان کردووە دایدی لێم بوو بە دیدارە خرەدەوە کە ئێستاش نەمدیوە ئێستا شەروەنە ئێستا شەروەنە سێ جارشی بەدوادا چوومەوە بۆ تەورێزێ هەر گوتیانە لێرە نییە ئەمە نازانی بنێوی چییە ئاخە چۆن نازانین بنێویە چۆن بیمارستانێکی دەوڵەتی بێخۆر نێو شۆرەت وانێکی منی لەسەر دەبێت نێو شۆرەتی دایکی لەسەر دەبێت چوومە کودە کەسانی چوومە پەروەریژگای 100,000 منداڵی لێ منداڵی خەڵکی بۆ بێنەوە خۆ دایانگوتەوە تا بۆی ناسە و بیبوو ئەمە خۆ نەمدیوە داوای ناسە باوکم ناوی ئەو کچە کۆرپەیەی نابوو ژیان هەتا ئەو ڕۆژەی مابوو هەر تامەزرۆی دیتنی ژیان پێی خۆش بوو بیدۆزێتەوە و پێ بڵێ من باوکی تۆم بەڵام چی هەوڵیدا بێ قازانج بوو ئەوە قەبرستانێکەیە ئەوە قبری مریەمێ خێزانمە هەتا ئێرە ئەوەش قبری شەهینەیە شەهینی کچم لێ ڕابوو ئێرە ئەوەش قبری ناسریە هەتا ئێرە ئەوەش قبری ماڵیە جاوە بە ناشکوی ناڵم بۆ خۆم ئیمکاناتم نییە و دەوڵەتێکی ئیمکاناتێکی لە اختیار نەناوم قبرەکانی وەک قبرانی دیکە خۆشکەم و ئێستاوە دەبێت ئاوە بەردانی بەلاوانم بۆی کە گەڵەکان نێتە خوار و وە دەرنەکەونەوە خەڵکی گوندەکە وەستا قادری باوکمیان زۆر خۆش دەوێت پێیان وایە کە پیاوێکی مەزن و دڵسۆز بوو بەڵام ئازاری زۆری بینی پێویستم دەیان گوت کاتێک گەیشتونەتە نەخۆشخانەی تەبرێز تەواوی بریندارەکانی ناو ئۆتۆبوسەکە کە 85 کەس بوون خۆی هەمویانی دابەزاندووە و بە کۆڵ بردوونیەتە ژوورەوە
سلام چۆن باشی سلامت ئەو عاشقانە ئەگە شیمیایی بۆ ئەلحانش بۆ خۆشم مەعز ناجوورە و بەندەنیم خارشتی هەیە و چاوم نابین و کۆخەم لێ دوو لەڕوە مەلغەمم هەیە و عزم زۆر ناجوور و ناتەواوە و ئەو کچێت ئەو کچەشم جالە خەفەتی دە و دەردەی خۆخن کار خۆی پەتچی خست ئەو دەردەی لێ دەگوت تەحمل ناکەم لەکەن خەڵکی مەلغەمم هەبێ و کۆخەم بێتێ و ناڕەحەت ببم تەحمل ناکەم لە نێو حالەمێ بەعزم ناجوورە و پێم ناخۆشە لە سەنجی دەیەخسەی خۆ پەتچی خست هێندەم بێت بۆ کون دکتۆران وەشتی بۆێرەکانە چاک نەبوو ئاخری خۆی خنکان خۆی لە دەستدا ئەوەش بۆمبی شیمیایەکەیە کە سەددامی لامەسەب بەسەر مەیدا هەڵڕشتووە ئەمن بۆ خۆم سێنەوەم هەیە ئێکیان کە فەوتی کردووە دووشیان ئەلعان نەخۆشیان هەیە ئەوە فەلزن ئێستایەکەمەوە لە مێزێدەیە هیچ حەوت ساڵە قسە نازانێ دەرناڕوە فەلەزە نەوەکەی ترم شێتە هەر جوابی هیچ کەس ناداتەوە ئەگەر بانجی دەکەی لێت قەڵز دەبێ ناڕەعات دەبێ ناوی ڕۆژیایە ئەسەری ئەو شیمیایی نەبێ بەچیانوا لێ هاتووە کیانیش کەنەوەمە بە سەغیری بەخێوی دەکەم نەدایکی هەیە نەبابی هەیە برام شیمیایی بووە و لاقی پەڕیەوە هیچ شتێکم بۆ دەرنەچوە منداڵی بەجێ ماون ببێ کەسی و بۆ خۆم سەرڕافەتی کردن هیچ کەسیان نییە و ئەلەوەیە ئەوە ماڕێک لەو بەریە تەقریە خانەوە دێ هەموو فەلەرز بووە ئەوە دەماڵ دەکەوتەوە دەگەڕ دەم تەماشاک باشە ئەو مناڵانە لە کاتی شیمیایەکە لەدایک بوو بنیان زودیانە بوو چۆن بەڵام هەموو دەڕۆشن بە پێیان دەڕۆشن باشە بەر لە شیمیایەکە ساق بوون بەر لە شیمیاکەی گوڵن سێک سود و کوڕ 5 نەفەر ئێشانەوە لە سەردەشتێ سوارە دەکا ئەوە هیچ کاریش پێ ناکرێت ئەوانی دیکەشەوە کە دەژوورێدا کەوتوون هەتا مەزە دەخوازم توانای دەشۆیان بە وانێک دەچنە دەشۆی ئەوە بەدری پێداڵە بەدری خانم سەلام ئێوە مشکلتان چییە بەدری خانم هەندا ناڕۆیتە نامشکلانێ شلێ نەخۆشە دیتیان نییە تەقەڵە کلیزیە مشکلت چییە سێوە خانم کوێت کوێت بەدری خانم تۆ کوێت دێشێ ماشە هەلاک دشن بە هەردەکەمان گەدەڵ ئیسا محەممەد وازەی چۆنە ئەو خۆ نایەتەوە لە شاریە هەر نایەتەوە بەماش جەلەوا بە زۆرم دە ناشەی ناخنیوە نایەتەوە ئەوش هەر وا فەلەزە ئەوش هەر فەلەزە کوڕێکم چوو ئەوە وەفتا قادر دەزانێ مانگاک و سێچوار سەر حیوان و هەر بە تۆپ و گولەیدا عێراقێ ئێترێک بوو ئەوە سپانەوی جوانانی ڕەشەرمێن هیچ کار و کاسبیەکیان نییە ڕێگای شاریش ناخۆشە ئەزەکەم شوێ دەچن باری قاچاق دێن و ژیانی خۆی پێ بەڕێوە دەبن بەخێرەوە بەخێرەوە مامێکم چۆدا عینی ئەو جێگە بۆم بکەی لێدا چاکە وا کە شەوێ ئەردەکەم زۆری هیلاک بوو لێ هیلاکەکەی هەروە مابوو ئیدی مابوو چاکە ئەمیل لە تاوان ئەردەکەم مێزم لێدا و بەخۆمەوە گوشی و ئاوم پێدا کرد لە ئاو پێداکردنەکەی و بەخۆ گوشینەکەی یان ئەمی لەویڕا دەرمانەکە هەڵپەڕی دەرمانەکە مێ هەڵپەڕی خولاسا ئیدی گرتمی ئاوا فەلەج و گۆجی کردە هەموو بەدەنم وەژان کەوت و چاوم هێشان چوونە دەرمانگای سپای لە سەردەشتێ هیچ وەختێکی ئەوانێکە نەبوو ئەو دەواوشرا هەر شتێکی ئاوێکیان بە چاویدا دەکردین و دەیانگو بڕۆنەوە ماڵێ خۆ کەس دەرمانی نەدەکردین کەس دی نەدەپرسین چونکە ماڵەکەکە وا بوو وای وای بڕیان کردم بۆ تەورێزێ بۆ بیمارستانی سینا لەوێ سێ شەوانیان ڕاگرتین فقط دەیانگو خۆف شۆن دەنا هیچ دەرمانێک نییە ئەکسەری حیوانی ئێرەکانە لەوانە بۆ 200-300 سەر حیوان مندار بوو ڕۆژێ مەیتێکدا ئەتەوە ڕۆژە نەخۆشییان بەڕێ دەکرێ مەحالم تەنگە نەفەزە نەخۆشە خەڵک هەبوو قوڕی وەفتاری دەکرد خەڵکی قوڕی وەفتاری دەکرد هەموو عالەم بڕابەوە هەموو حکەوت بوون هەموو چاو و لاق و هەموو بەردەنگان کوڵی بوون ئەلحانیش بەدەنم
ئەوە دیارە ڕەش و وانێکن دمو چاومەوە دیارە ناکەن ئەو ساڵەکەی کوردستانی باسی کردێ ڕەشەرمێ دەنا یەک بەست ئەخباریش باسی نەکردێ ڕەشەرمێ هیچی شوێریی نێوی نییە ناوە کەسیش خۆ تێنەگەیاندین و کەسیشن لە هاوارێ ناتوو کەس گوێ نەداینێ پێسادە بوو لە نەزەر دەوڵەتەوە چۆن دێکی شیمیایی لێداوە مەعڕومە دەبوو ئیسفالت بێ دەچێت زیادە نییە پێشی دابێنەوە بۆ ڕەشەرمیە خۆ ئاوی نییە و خۆت بێداشتن نییە و ئەوە هەر کەس بۆ خۆی ئاوی خۆی پەیدا کردووە کە ئیسفادەی لێ دەکات مەدرسەیە ئێستاکەێنێ پسۆ ئێستێگە دەگەڵ بێم دە دیوێکیدا مەسەرە و مەعسیلەکە ئەوەڵە تا پێنجمی دەرسی تێدا دەخوێنن مەزە دەخوازم جێگایشی وەک تێوی لەیە بۆ دەبێ ئاوا بێ مەسەر وەساقار کە پێنج نەفەری لە دەزاون ئەو دەفتەرسەی دەرمانیشی نییە هەتا کاتی جانبازانی نییە بەو حمرەیەوە دەتوانم شتێک پەیداکەم ئەما خۆشیشە دەوڵەت کۆمەگەک بکە ناخۆش نییە ئەمەش کوڕی ئەو دەوڵەتین لێرە دەژی چاوم مشکلی ئەوەیە شیمیاکەی ویشم لە دەستداون ئەوە تازەم حمل کردو عاجز دەکەم بەبێ عینێ خۆ ناتوان پێی بڕوانە بۆ خۆمەوە تاوانیە لەسەر دەسام دیارە ئێستا شیمیاکە دەگەڵوان شیمیایی بووم ئەوجار لاخم ئەوەتە تەماشایکە ئەگە بەسەرم داڕشاونەوە دەماشێنی داگە ئەزامیا کردووی ئەوە لاخشم وانێک بووە ئەوە واریسی گرتووە هەموو گیانمێدی لە کەڵک بووە هەتا ئێستا هیچ کەسێک بەرپرس نەبووە بڵێ کاکا تو چکارێ و چ کەسێک ساڵی 2005 دادگایك لە لاهای هۆلەندا بەڕێوەچوو کە فرانسوان ئانڕاتی تێدا محاکمە کرا و 15 کەس لە قوربانیەکانی ئێران بەتایبەت لە کوردەکان وەکو شاهدی عینی بۆ ئەو دادگایە بانکێشت کران. 2000 چوون بۆ لاهای ئەو کابرای شیمیاکەی بۆ سەدام مێناوە لێ حکمم داوە هەوە ساڵی 15 ساڵ حکم خواردن دو ساڵێ بانجاکردنەوە گوتیاش کاتی لێ کردووە کابرای برەی دێش قسە وانێک لەسەرکردن 2 ساڵی حکمدار 17 ساڵیان حکم بەسەردا سەپاندوون لەوێ. De verdachte van Amraat wordt ervan verdacht onder 1 dat een aantal personen behorend tot de toenmalige Iraakse regering. ئەو دادگایە یەکەمین و دووەهەمین دادگایی بوو لە جیهاندا کە بۆ ئەو بابەتە ساز کرا. ئەویش بۆ سزادانی دەڵاڵێک نەک سزادانی کۆمپانیا یان حکوومەتێک لەوانەی کە یارمەتی سەدامیاندا بوو. حوت ساڵ پاشەوەی کە باوکم لەگەڵ ئەم گروپە هات بۆ ڕەشهەرمێ ئەو جار من لەگەڵیان هاتم. زۆر شت گۆڕا بوو زۆر شت لە جێی خۆیدا نەما بوو. قاپاقی بۆمبە ناپاڵمەکان لەسەر ڕێگەی منداڵەکان هەڵگیرابوون و هەر لەو کۆڵانەدا خراببوو نەپاڵێکەوە. ماڵی کاک محەممەدی حسێنی بەهۆی دەستکورتی و کەمی ئیمکاناتەوە لە ڕەشهەرمێ نەمابوون و باریان کردبوو بۆ گوندی مارغان. پورامان کۆچی دوایی کردبوو و خانووەکەی دوای خۆی ڕووخا بوو. هەو ژوورەش کە زەمانێک قوتابخانەکەی تێدا بوو پور ئاماندا بووی پیان ئەویش وێران بوو. معلمی ڕەشەرمەیەم 3 ساڵە قەتی مەدرسە لێ نەبوو لێرە ئەمە گەهاتین یەک ساختمانی دوو تەبەقە بوو ئەمە لە تەبەقەی سەرەدا دەرسمان دەگوت تەبەقەی بنەوەشی تەویلە بوو. یەک دانە کلیپماندانە تەویلە مەدرسە ئیستابڵ مەدرسە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕنگدانەوەی هەبوو پاشی ماوەیەکی مەسئولان هاتن و کە تەماشایان کرد ڕاستمان دەکرد ئەوانش ماڵیان ئەوەدام یەقدامیان کرد و خولاسە بودجێ بۆ دەرچوو دەستیان بە مەرسەی کرد و مەرسەشیان ساز کردووە 90 میترە لە حەد دیوانشی ئێرەدا خەریکە تەواو دەبێت احتمالم بۆ پاییزە ئیستیفادە لێ بکرێت. دادا عیشەیش پیرتر ببوو پێی وابوو کە هیچ شتێک باشتر نەبووە. وەڵا هەر کسانان ماوەتەوە هیچ باشتر نەبوو باشتری چ بووە؟ کاتێک لێم پرسی بۆ ئێستا ناڕۆی بۆ ناو مەڕان بۆ شوانی و شیردۆشین گوتی ناتوانم هەموو دەستم شتەقا هەر پەلاتینی تێدەیە ناتوانم ئێستا ئەوە شەکە شکاوەزەی خۆی نەگرتوتەوە. عایشەی زەینیشمان بینی و هەواڵیمان پرسی دەردەدڵی زۆر بوو. 3 برام لەدەستداوە براکەم سەکتەی لێدا و مردووە و برایشیریم هەموو بەکری بە شیمیای لاقی هێشاوە فەفتی کردووە 4 ساڵ لێرە و پێش و براکەم شیمیایی گرتووە قاچی پەڕی و 3 منداڵ بەجێماون و بۆ خۆم بەخێوم کردون و مردووە و ئێستا سەرما منداڵان شوم بۆ نەکرا و شو منداڵان بەخێوم کردون و
بەڵام لە هەمویان داماوتر ڕەنگە بنەماڵەی کاک عەبدوڵڵا بن. محەممەدی کوڕی لە سەردەشت مردبوو، ڕەحمانیشیان هەر ئاوارەی دەرودەشت بوو، کچەکانیشی دۆخیان لە پێشتر خراپتر بوو. ژنەکەی کاک عەبدوڵڵا ماوەیەک دوای ئەوەی کە جەڵدە لێدا مرد. یوسفی کوڕیشی کە چەند ساڵ پێش گورچی لێی وێستا و جوانەبەر بوو. کاک عەبدوڵڵا بەو هەموو گیر و گرفتەوە پێی وایە کە مرۆڤ ئەبێ هەمیشە شکرگوزار و ڕازی بێت تاکو کائینات شتی جوانتری بۆ بنێرێت. دەیگوت بەرپرسان و کارمەندانی ئیدارەی بێزستی هاتبوون بۆ ماڵیان و بەڵێنی سازکردنی خانوویەکیان لە گوردی مارغان پێداوە. ئەمە هەر ئەو شوێنەیە کە 7 ساڵ پێش ئێستا باوکم لێ دانیشت بوو سەیری وێنەکەی ناسر و ماڵماڵی کرد. ئێستا ئەو تاقە وێنەی گشت بنەماڵی پێ زیاد بووە، تەنیا منی تیانی. زمانێک هەمومان پێکەوە بووین، بەڵام ئێستا تەنها بیرەوەریەکان و ڕۆیشتن بۆ سەرگەڵ کۆکەیان بۆ من ماوەتەوە. باوکم لە سەردەشت و ئەوانی تریش لە ڕەش هەرمێ. باوکم لە سەرەتای زستانی ساڵی 1396 هەتاوی واتە لە جانڤیەی ساڵی 2017 بەجێهێشتین و ئاواتی دۆزینەوەی ژیانیشی لەگەڵ خۆی بردە ژێرگەڵ. پەیکەرەیەک لە باوکم بەدەستی مامۆستا هادی زیاوەددینی لە شاری سنە ساز کرا کە لە ساڵی 2020 لە ڕێوڕەسمێکدا لە مەیدانێکی شاری سەردەشت دانرا و قادری مەولانپور بوو بە هێمای بەرخۆدان و کۆڵنەدانی گەل و نیشتمان.